لیاریەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم لە یاریگای خۆیانەی هەندرێن میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. نیوەی یەکەم تا ڕادەیەک هاوسەنجی پێوە دیار بوو لە نێوان هەردوو لە سەرەتاکەی کۆنتڕۆڵی تۆپ لە لای یاریزانانی پێشمەرگەی سلێمانی بوو بێ ئەوەی هیچ بەرهەمێکی هەبێت. دوا دەخولەکی کۆتایی نیوەی یەکەم یاریزانانی هەندرێن خۆیان ڕێخستەوە و چەند هێرشێکی مەترسیداریان بردە سەر گۆڵ یانەی میوان بەر لە فیکەی کۆتایی هاتنی نیوەی یەکەم لەلایەن ناوبژیوانەوە. محەممەد شێرزاد بەرگریکار یانەی هەندرێن گۆڵ یەکەمی بۆیانەکەی بەلێدانی سەر تۆمار کرد دوای وەرگرتنی تۆپ بەسەر لە سۆران عەزیزی هاوڕێی. لا نیوەی دووەم پێچەوانەی پێشبینیەکان پێشمەرگەی سلێمانی کەمترین دەرفەتی بۆ ڕەخسا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. والله بلێم نازانم چی نازداری کوردستان ئەوها گەر ئەوها بێتن حەکەم مەسلحەتی ئەو یانە بگێت نەویانەی لە مەلعەبی بکەین نازانم دەوری ئەوها خۆشی ناڕۆتن یعنی خۆشی مەلە نەکە یاریزان یعنی فیانە هەیە فەوزی بینین توشەوە لە مستوای خۆ فەوزی بردیە شتانە بردیە یعنی بلێم ئەوە هەمووان کرد پێش دەقەمە نەکرد حمدەر بلێ فاول دەرێ فاول تۆ بنەگەشتە لاعبێک بلێ فاول یعنی هەشتی خۆشیم تێ نەیتەوە ئەگەر ئەوها برودن دەوری بلێم دەوری ئەوها تەواو نابێتن حكم حماك لاي او ياني تياب كان الفريق تياب كان نازل بلم لحكم كبيروز بدراسي والله من رازي بوين شي هروايا رياضي كروسان هو رياضي اما تون مانكر هاك بس ناتوني بكين حكمك لحظك بدي فاول بيت وهنا بيت لا اوان بيت ناتوني او يعني دوري كروسان هو ناروتن دون شروا ابو امر شروا دبيتن بيعني المشكله خوش دبي دوري تاون نبيت براسي اوروكا ايما هم يك دز بوين يك رعيه بوين ان شاء الله تواني ما سيخال ياريك بدز بين ودلي راينر ما خوش بكين و ام سيخالش بيشكاش بو ما مستدشات تاكيد ياريش زوزو باش ما انزام دمان تواني افتام يكم دوسي گۆلیان لێ بکەین. بەڵام هەندرێنی میواندار لە چەند دەرفەتێک نزیک بوو لە زیادکردنی جیاوازیەکە بە تایبەت لەم هەڵەیە هێڵی بەرگری پێشمەرگە ماجد ڕاشد نزیک بوو لەوەی گۆڵی دۆم بۆ هەندرێن تۆمار بکات بەڵام تۆپ ڕێگای گۆڵی نەگرت یاریەکە بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی هەندرێن بە کۆتا هات. بەم سەرکەوتنە یانەی هەندرێن توانی یەکەم سێخاڵ لەم وەرزە دەست بخات یانەی پێشمەرگەی سلێمانی وێڕای شکستیشی بەڵام بە جیاوازی گۆڵ و بە کۆکردنەوەی سێخاڵ خانەی سێمی ڕیزبەندی کۆمەڵەکەی گرتووە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.